منه هەش پۆین سەم هێناوە بە تەمای شوێی وڵی تر هەچ بەشێک بێت بەسەوەیکە حەزم نەبێت توبعامە ئینشەڵڵا یعنی بەخوا لە شکڵیش تایی بینم لە دەموچارەکە دکتۆریا گوجێ ئەڵێن کچان زیرکردن لە قوڕان وایە من خۆ چەند هێناوە خۆمنەوەش پۆین سێم هێناوە الحەمدولیلا بەس ئەو پرسیارە زۆر نازانم قوڕانیاکشان بەس عادەتەن کوڕانەوەیە سترێسی کەمتریان لەسەر لە 12 بۆیە دەرزی زیاتر دێ ئەوم 20 چەند کوڕن کە دەرەجی باشتا هێناوە کوڕەکانی خۆم بە عەمەل حەمدلا زۆر باشمان هێنا و بەس کچەکانمان باشتر بوون بە دەرەجە لای ئێوە بە تەمای بچیتە شۆ ئینشاڵڵا حەزم لە تۆ بخۆم حەزت لە تۆ بە مەڵ هاوڕەکانی تریشە بامان شێوەیە بەتەنیا ڕۆی وڵڵی ئینشاڵڵا بەیەکەوەیان بینینەوە گەر حەزیان لە تۆ بوو گەر حەزیشیان لێ نییە چیان پێخۆشە خواوەیان بۆ پێخۆ دەستەکانە خۆر بێ تۆ چەند هێناوە من وڵا 96.8 96 پۆین بەڵێ بەنیازی شوێیت وڵا ئینشاءڵڵا کۆلێژی ئەندازیاری ئەندازیاری بەڵێ ئەندازیاری تای تۆ چەند هێناوە نەهۆشتنی و بە تەمای شوێی وڵای ئێستا بەتەماییشنی هێشتا قەرارم نایاخۆ قەرار نێوەجا ناوەڵا ئەی تۆ وەڵام من نەوە بۆین جوار بە تەمای شوێی تۆ بە قورحان نازانم جارێ قەرار نەدراوە زر لاانێ ئەندازیاری کۆمپیوتەر بێت چی بێ شتێکی وان بەنیازی بچیتە کۆژی پزیشکی ناوەڵە ئەزە لێی نییە ناوەڵە هیچ ماڵەوە شتان بە هەماشەوە وەڵا حەزیان پێ بەرەڵا بەس خۆم حەزم پێی ناوەڵە تۆ چەند هێناوە منه هەش پۆین سەم هێناوە بە تەمای شوێی وڵی تر هەچ بەشێک بێت بەسەوەیکە حەزم نەبێت توبعامە ئینشەڵڵا یعنی بەخوا لە شکڵیش تایی بینم لە دەموچارەکە دکتۆریا گوجێ سواز دەکەم بژیت